ئەو مۆزوعی ئەو محکەمەیە سەبارەت بەو بابەتە تەئجیل بکەن تا محکەمە تا حکوومەتی نوێی داهاتوو دادەمەزرێ، بەڵام بەداخەوە وا دیارە ئێمە دڵنیان لەوەی کەوە ڕەهەندێکی سیاسی هەیە و هەوڵێکە بۆ تێکدانی ئەو ئیتیفاق و تەفاهماتەی کە لە نێوان هەردوو حکوومەتەکە هەیە کە گەشتۆتە ئاستێکی زۆر باش و ئێمە لە هەمان کاتیشدا کە ئەم بڕیارەمان پێقەبوڵ نییە، لە هەمان کاتیشدا ئێمە گفتوگۆیەکان بەردەوام دەکەن لەگەڵ حکوومەتی عێراق بۆی بگەینە حلێک، بۆی ئێمە ئەم تەفاهمەی کە گەیشتون بەردەوامی پێ بدەین و لە هەمان کاتیشدا ئێمە وەکو حکوومەت یعنی پابندین بە دەستور و لە هەمان کاتیشدا بەرامبەر ئەوە پابندین بە ئیلتزامەتەکانی خۆمان بەرامبەر بە شەریکاتەکان بەو عقودانەی کە ئێمە ئیمزامان لەگەڵ کردوون. طبعا بڕیارەکانی محکەمەی تانە لێ نادرێت چونکە ئەعلا سوڵتەی قەزائیە لە عێراق. ئێمە لەگەڵ حکوومەتی بەغدا بەردەوام دەبین لە گفتوگۆ و ئێمە مووقفی خۆمان ڕوون کردەوە و ناشارینەوە لەوەی کەوە ئەو محکەمەیە کە پێشتریش ئێمە لەسەر تعدیلی قانونی محکەمە ئێمە ئەتیرازمان هەبوو، بەڵام بەداخەوە لە 18 ئەم قانونە تێپەڕاندرا ساڵی 2021 کە تعبیر لە پێکهاتە و تەوازوونی ناو کە عێراق هەیە و لە دەستورە چەسپاوە تعبیر لەو تەوازونە ناکات، لەو تەوازون و تەوافقە و لە جەناب شاراوە نییە، یعنی حکوومەت هەرێم عەفوو عێراق ئەمڕۆ ئەگەر بە شێوەیەکی تەوافق و سیاسەتێکی تەوافقی بەڕێوە نەچێت ئەمە مەترسی دروست دەکات لەسەر پێکهاتەکانی تر وەکو پێکهاتەی سونە، پێکهاتەی کورد. بۆیە ئەم مەوزوعە بەلای ئێمەوە مەوزوعێکی حەساسە. ڕؤیا و ڤژینی محکەمە بە نسبەت ئێمەوە عەلامەی ئیستیفهامی لەسەرە لەوەی کە نەیتوانیوە فعلەن تعبیر لە ڕوحی نصوصی دەستور بکات، بەڵکو ئەو هاتووە تەڕەفگیری دەکات لەم بارەوە کە بەداخەوە ئەمە جێگای قبوڵ نییە.